ئێمە وەکو ئەوەی کە نوێنەری خەڵکین و بەدەنگی خەڵک هاتوونە تێرە و خزمەتی خەڵک هاتوینە، بۆیە ئەوە بە واجبی سەرشانی خۆمان نەزانین کە هاتوونێتە ئێرە بە هەموو شێوە بتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین، بە تایبەتی لە شاری کەرکووک. اینجا ئەوەشی کە بەشداریمان نەکردو ئەمە بابەتێکی جیاوازە لەگەڵەوەی کە ئێمە دابڕین لە خزمەتکردن و لە خەڵکی خۆمان. ئێمە لە پێشوازی خەڵکی خۆمانین، هەر کاتێک ئەوان پێویستیان بە ئێمە بێ ئێمە ئامادەین خزمەتی ئەوان بکەین. بابەتی دامەزاندنی 70,000 چی بەسەر وەکو ئەوە ڕوونە لای جەنابتان کە ئەبینن هەر بابەتێک کە تێپەڕێت ئەبێ مەفروزە کە لە مەجلس محافەزات تاوتوێ بابەتەکان لەسەر بکرێت و دەنگی لەسەر بدرێت و ئینجا ڕەوانە بکرێت کە بتوانێت تێپەڕێت. پێم وانە ئەو بابەتێک کە باسی لێواکرێ بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ مەجلس ئەم بابەتە تێپەڕێت. بەتاکید هیچ کاتێک هیچ شتێک نییە بەبێ پارتی بتوانێت تێپەڕێ، بە تایبەتی لەم مۆزوع عشکەوە بابەتێکی حساسە بۆ خزمەتی هاوڵاتیانی شارەکەی، بۆیە مەفروزە بە ڕێگای مەجلس محافەزەیە تێپەڕێ، اینجا ئەو کاتە بتوانێن دەرگای دامەزران بکرێتەوە و هەموو کەسێکی سوودمان بێت. بەڵام وەکو ئەوەی کە لیژنەیەک تەشکیل کراوە بە دوا داچوونی بۆ بکەن و بتوانن ئەو هاوسەنگیە ڕابگرن بەردەوام لە ئیش و کارەکانان بتوانن ئەو هاوسەنگیە ڕابگرن.